بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد خۆشحاڵین کە سەر لە نوێ لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوە خۆشەویستان بە یەک شاد دەبینەوە. میوانی ئەم ئاڵلقەیەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ عەلی عەبدوڵڵاپور ناسراو بە عەلی سەردەشتی هەڵسوڕاوی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. هیوادارم کە کات و ساتێکی بەسوود لەگەڵ بەرنامەکەماندا بەسەر ببەن فەرمون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک عەلی گیان سپاست دەکەم بەخێر بێیت، مەمنون لەوەی کە داوەتی ئەمەتان قبوڵ کردووە. مێشەر سپاسی ئێوە دەکەم و سپاس بۆ دەعوەتێتان و سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو دەستنەرکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و ئەو کەسانێک کە گوێ لەو بەرنامە ڕادەگرن. کاک کەریم جان سپاس بۆ بەڕێزشتان. بەڕەواڵی بەرنامەکەمان حەزەکەم سەرەتا کاک عەلی بیۆگرافیەکی کورتی خۆی لە سەردەمی منداڵی لە ژیانی خۆی باس بکات بۆی بچینە ناو پرسیارەکان. بەڵێ کاک کەریم پێشدا ئەگەر ئیجازە بدەیت پێم خۆشە لە پێش هەموو شتێک دێژە پیرۆزە و ساڵی تازە لە هەموو خەڵکی کوردستان بڵێمەوە بەتایبەت بۆ کەسانێک کە گویان نەداوە بە پروپاگەندەی جەمهوری ئیسلامی و نەورۆز و شادی و خۆشی خۆیان بەڕێوە بردووە. من ناوم عەلیە مەشهور عەلی عەبدوڵڵاپور مەشهور بە عەلی سەردەشتی لە ئاوایەکی چکۆلۆکەی بە نێوی زێڕەمێرگ منتەقەی باسی کۆڵەسە سەر بە ناوچەی سەردەشت لە دایک بوو. هەر لە ئەوەڵەوە کە سپایدانش هاتون بۆ ئەو منتقانە بۆ دیاتانە من تا کەلاسی 5 هەر لەو دێ دەرسم خوێندووە و دەمە بەدەست داوە لە پەناویجا کاروباری دیکەم بەڕێوە بردووە. زۆر باشە. لە بنەماڵەدا خێزانێکی بەتیعداد ژمارەدار بوون، خوشک و برای دیکەت هەیە یا ئەوەی کە خۆت تەنیا بووی لە خانەوادەدا؟ بەڵێ کاک کەریم ئەمە خانەوادەیەکی تقریبان متناسب بووین. ئەمە حەوت خوشک و برا بووین و من بەداخەوە بە منداڵیوە دایکم نەماوە، بەڵام بابم ژینێکی هێناوە و لەگەڵ مژ وەک دایکێکی احترامم گرت و لە بەدەست ئەودا گەورە بووم و ئێمە سێ خوشک و 4 براین و وە خوشک و براکانیشم هەمویان ئێستا بەداخەوە دانێکیان نەبێ، بەڵام 2 دانیان نەبێ ئەوە دیکەیان ماون و لە ژیاندا هەن. هیوادارم هەمویان تەمەن درێژ بن. کار و پیشەی بنەماڵە با بتوان چیان دەکرد؟ چۆنتان ژیان بەسەر دەبێت لە ئاوای زێڕەمێرگ؟ کاک کەریم خانەوادەیمە هەلە بنیرە نەجار بوون، عەلاقەیان بە شتی سنحەتی بوو. بەتایبەت بابم پیاوێک بوو کە بۆ نەجاری بەنێوبانگ بوو، نیر و ئاموری دروست دەکرد بۆ خەڵک کە دووتیان دەکرد، باڵکێشی بۆ دروست دەکردن، شەنەی دروست دەکردن، خولاسە دەرکەوت پەندەرەی دروست دەکردن بۆ خەڵکەکان. ئەمەش هەر لەو تەریقەوە هەر بە تافێکی نەجاری مەشهوری. مەسەلەن گەلێم پرسن بڵێن عەلی سەردەشتی چییە، عەلی عەبدوڵڵاپور چییە، دەڵێن عەلی وەستا و سووی یا مەسەلەن ساڵی وەستا و سووی. ئەمە لە ژیانی منداڵیماندا هەر بەو شۆرەتە گەورە بووین و برا گەورەکەشم هەتا ئەو لەحظەکە لە ژیاندا مابوو هەر نەجاری دەکرد و هەر لەو شێوە ژیانی خۆی تەکمیل دەکرد. و ئێمەش هەمومان کە منداڵ بووین لە وەختی خۆیدا لەو دێمان بە نەجاری بەڕێوە نەرەچووین. مەسەلەن من تا کەلاسی 5 کە دەرسم خوێن لەوە بەولاوە ئیتر دەستمان کرد بۆ بەجێوبڕی ژیانمان، دەبوو کەشاوەرزیمان کردبایە، مەسەلەن دروێنەمان کردبایە، نۆگرینەوەمان کردبایە، حیوانمان بەخێو کردبایە، لەگەڵ خەڵکی دێ هەموو تێکەڵاوێکمان هەبوو بە جۆرێک کە مەسەلەن ماڵەکان بۆ ئێمە فەرقی نەدەکرد ئەو ماڵی چێ و ئەو ماڵی چیە. هەر بۆ نمونە دیرانێکمان هەبوو ئەگەر ئێوارانە سەماوەری وان ساز دەبوو ئەمە دەچووین لەوێ سامان دەخواردەوە، یان ئەگەر ئێمە ساز دەبوو ئەوان دەهاتن لەوێ سایان دەخواردەوە. ژیانێکی سادە و زۆر تقریبەن دەتوانم بڵێم خۆشمان هەبوو لەو دیایی. بۆ خۆتان جگەل لەو سەرچاوە داهاتەی کە نەجاری بوو باست کرد بابت مەشغوڵ و پێوەی سەرچاوە داهاتی دیکەتان بوو کەشاوەرزی شتتان بوو وەک زەوی و زاروەوە یان ڕەشایی بوو؟ کاک کەریم ئەمە هیچ زەوی و زارێکمان بوو خۆمان نەبوو. ئەوەی کە هەمان بوو ئەمە لە زمانی خۆیدا وەکو ئاوارە بابمان هاتبوونەوە دێی و لەوێ ما بوونەوە ئەوان زەوی و زاریان نەبوو، داندانی ئێمە دەمان کرد بە نیوەی یا زەکاتیان لێ وەردەگرتین. مەسەلەن دۆ داری واشە بوو هەر لەو بابەتەدا زوڵمان لێ دەکرا. مەسەلەن زەویەکان ئەگە خۆش دەبوون، مەسەلەن دوای 2 ساڵ 3 ساڵ ئاوەدانمان دەکردنەوە خۆش دەبوون، کابرای سەعات زەوی دەگوت داوە ئەمن بۆ خۆم پێویستم بەو زەویە دەبچن لە جێیەکی دیکە فڵان زەوی ئاوەدانکەنەوە. بەڵام بەرحاڵ
بزنومەڕشمان هەبوون بۆ خۆمان بەخێومان دەکردن لەو تەریقەوە دەمانتوانی گیانی خۆمان بەڕێوەبەری نەخێرەمە پاسەڕۆژێکی زۆر کۆلۆکەمان نەبووش بەشی خواردنی خۆمان و کەمێکیش ئاوا پایدانەگە ترێشتمان لێ دەفرۆشت دەنا هەر لەو تەریقەوە ژیانمان بەڕێوە دەبێت. چۆن دەبێت دواتر لە زێرەمەرگەوە دەچن بۆ سەردەشت تەنیا بەخاتری کاری نەجاری کە لە دێ مەعمولەن زۆر ڕەنگە مشتری وشتە و دیاداهاتی شێوتۆی نەبێت یاوەی کە زەرورێتیشی دیکەن. کاکەریم بە دوای فەوتی بابمدا کارەکان وای هاتبوو هەموو شتێک ببوو بە دەستگا مەسەلە ئێمە بۆ لە توپرتکردنی دادارکان ئەگە نەزاریمان دەکرد لە دێ دەستگای لێ نەبوو لە توماتۆڕیە نەبوون دەبوو تووبانیا لە شار برا گەورەکەم لەوێ دارەکانی وتکرد با ئەوەندازی گربانە و هێنا بانێ و لە دێتێکی هاژبانایە زابۆ دیلا ئەو شارە بوومە زۆر کارێکی سەخت بوو برا گەورەکەم کە سەرپەرستی ئەمە دەکرد تەسبیم بەوە گرت کە ئێمە هەرچی هەمانە لەو دێ بیفرۆشین و بڕۆین بۆ سەردەشت لەوێ کارەکەی بە باشتری بەڕێوە بەرێ و بە باشتری بتوانێت ئێمە بخێوکە ئێمە لەو سەردەم هەمومان منداڵ بوون هیچمان دەرامەدەکی ئەومان کاریشمان وەرە دەکراکە بتوانین ماڵ بەڕێوە برین فقط لە طریق ئەوە سەرپەرستی دەکردین و کارەکانمان بەڕێوە دەبرد و لە پەناویشەوە کارمان دەکرد تا من تقریبا سینم بوو بە 15 و 16 ئەوانە ئەو دەموردە و دەستم کرد بە کاری ماڵان و دروێنە و کێشە و گێرە و شوانێ و ئەوانێک کە لە دەستمان دەهات. لە کەناری براکەت یا پێشتریش باوکتە لە حەیاتدا بوو کاک عەلیش فێری نەجاڕی بوو دەیتوانی ئەو پیشەیە ینی دەتوانین وەستا عەلی نەجاری پێ بڵێن یا ئەوەی کە نە؟ وڵای کاکەریم بەداخەوە ئەمان شغڵەکەم یەک دەندە نەبوو بڵێ منەوە هەر نەجاری دەکەم و فێری نەجارە دەم بەداخەوە برا گەورەکەشم برەک تووڕە بوو لە بەروی نەدەوەدان دەست لە وەسایلەکان دەم هەر دەگوت ئەوە خەرای دەکەی ئەو داریاوە دەبڕێەوە پەنجەرەکەمان لێتێک دەچی ئەوە کورتە ئەوە درێژە ینی ڕاستی ئەو ئیجازەم نەبوو کە بخۆم بە تەواوی لە کەمی فێر بم بەڵام بە دوایدا کابراایەکی لێبوو بە نێوی وەستارەزا لەسەر دەشتێ دەچووم لە کەنووی کارم دەکرد مادی بە 400 من ئەو دەم لە طریق ئەوە زۆر فێر بووم کاری شیواریمان دەکرد بە دوای ئەوەیدا ئەویش تەوا بۆ دەر کاری ماڵانم دەکرد بە دوای کاری ماڵاندا برادێکم هەیە زۆر سڵاوی لێ دەکەم ئێستاگەی لەوانەیە گوێی لە بەرنامەکە بێ چاو لێ بکات بەنێوی ئۆستاغەفور شاگردی ئەو بووم گەچم بۆ دەگرتەوە و لەو بابەتەوە کاری ماڵانشم دەکرد. ئەمە ئێستا هەر بەر لە ساڵی 57 بەر لە ڕاپەڕینە دواتر دەچیە سەربازیش لەکوێ سەربازی تەواو کرد؟ کاکەریمە من ساڵی 55 پایدی 55 چوون بۆ سەربازی ئامۆژیشەکەمان کە لە عەدەبشێر بوو بە دوایدا چوون بە تاران باقی سەربازەکەم لە تاران تەواو کرد لە تاران بڵێ ینی هەتا سەربازەکە تەواو کرد و دەم هیچ خەبەرێک لە جم و جۆڵ و ڕاپەڕین و حرەکەت و نارزایەتی خەڵک بوو ئەو کاتانە یان نە؟ بەڵێ کاکەریم بوو بەڵام بە شێوەیەک بوو کە ئێمە وەکو لە خەفەقان داوین ئاگامان لێ نەدەبوو مەسەلەن بۆ نمونە لە عەدەبشێر کابراایەک بوو بە نێوی مستەفای مەردوخیان پێدەگوت هەر دەهات دەگوت غەزایەکە مەخۆن ئەمەش نەمانەزانی بۆ دە لە غەزایەکە مەخۆن بەڕاستی حاڵی نەدەبووین حتا داری وا بوو تێڵدانیشمان دەخوا لەسەرەوە دەگوت غەزایەکەتان مەخۆن دوایە ئاخر ڕۆژێک وای هات کە غەزایەکان هەموو هەڵە ڕژنیاندا پێمان پیان دەخۆن ناخۆن هەرەوەیە بەدوای ئەوەیدا کە چوومە تاران لەوێش بۆ مەحلوم بوو زۆر زۆر هەیە بەڵام زۆر زۆرەکە باز هەم دەرێک نەدەکرا بەتایبەت بۆ ئێمەش کە لە نێو دەمێتێکی زۆردا نەبووین لە دێهاتی لە شارێکی کۆلۆکەدا گەورە بووین زۆرمان ئاگا لە زۆر نەبوو ڕاستەکەی تا ئەفسەرێکی لێبوو ئەفسەری ئامۆژیان پێدەگوت تورک بوو ئێوارانە داهاتەکردمە دەگو عەلی پێم خۆشە قسە لەگەڵ بکەم ئەمیش زۆرم پێ خۆش بوو لە قسەکانی ڕابگرم دەگوت ئەم نەتۆم انتخاب کردووە قسە لەگەڵ بکەم ڕۆژێک هاتم چی قسەکانە پێم خۆشە پێم بڵێ ئەوشتی بەوانی دیکە ناڵێ ئەمیشتم بۆ ترسێلەوەی بۆوان دیکە بڵێم تی لەوەرەوەی شاید مشکل بێتم نامە لە مشکل ناترسم فقط پێم خۆشە پێم بڵێ تی ئەو ئامۆژیانێکە لەسەر بازی فێر دەبێ داوا لێ دەکەم چاک چاک فێریان بە بەتایبەت ئەسلحە بەتایبەت بە مەسالی بێهداشتی ئەوانە ئێوە کوردن من مطمئینم لە تەوابوونی سەربازێکەدا ئێوە پێویستان بۆ شتانایە ئەو قسەی ئەو کابرا پێم وابوو ئینسانێکی سیاسی بوو بۆی ئەو شتانەی بە من دەگوت بەڵام من قسەکانم نەشادەوە بەرفێقانم دەگوت وەختێک دوای ئیسراحەتەوانە تاوە دەبووین زۆر سادە بووم ڕاست کاتێک سەربازی تاوا دەبێت پێما زۆر ناخایانێت ڕاپەڕین دەست پێ دەکات لە دەورانە ڕاپەڕین چی بیرەوەریەکەت هەیە نەخش و دەوری خۆت چ بوو لەو ڕاپەڕینەدا؟
وڵای کاکەریم بیرروبا یعنی نەخ زۆر بووە شت زۆر بووە شاید نەکرێت لە ئیسان لە وەختێکی کەم دابێت بەڵام من وەکو جوانێکی بچوو شەوقی ئینقلابی کە وەختێک باز لەوە دەکرا کە شادەر و خەو هاتمەوە بوو بە هەم زەمان قیام پەیدا بوو خەڵک هاتنە خەیابانێ و شوعاری مەرگ بەرشا پەیدا بوو بەوانەدا من یەکێک لەو کەسانە بووم کە لەگەڵ تیپێکی جوان بۆ خۆمان مزگەوتێکی لێبوو لە سەردەشت لەو مزگەوتە کۆ دەبووینەوە و شەوانە نیگابانیمان دەدا دەیانگوت خەڵخانی دێن و ناڵام چ دێن و خولاسە زۆر شت بوو کە ئێمە نەمان نەزانین بەڵام هەزارشیان بڵاو دەکرد کە نوۆشی ڕاست نەبوو بەڵام بەرحاڵ بەدوایەوەدا کە شار و خاو و تەزاوڕات و دەستی پێکرا وای هات کە من خۆم لەگەڵ تیعدادێک بۆ خۆمان کۆمیتەیەکماندانە بۆ لەو کۆمیتەیدا نەفەرێکیان مەسئول بوو کە من بەداخەوە ماوە ئێستا نامهەیە نێوی بێنم لە تەریق ئەوە شەوانەمە نیگابانیمان دەدا و بۆ ماوەیەکی زۆر هەتا وڵات بڕێک ئارام بێتە و نیگابانی شتەکەشمانەوە بوو کە نەکا ماڵێک دزیەک بکرێ مەسەلەن خەڵک زۆرتریان ئەسلحان بەدەستەوە بوو کە تەقەلێکی نەکە ناگە تەقەیشیان دەکرد دووری خێنەوە لەسەر ئەوە خەڵکەکە بەشەڕێن لەو بابەتانەوە هەتا شارەبانی بوو بە ناوی شارەبانی کۆن ئەمە لەگەڵ تعدارێک لە ڕفەکانی خۆمان لەوێدا کۆ دەبووینەوە لەوێش کاروبارمان بەڕێوە بە دوای ئەوە کە بڵێن بە تەواوی ئێستا شارەکان هەموو خەڵک گرتوونیەوە خەڵک داهاتنە خەیابانێ بە تایبەت شوعاریاندا لە خەیابانەکان شوعاری مەرگ بەرشیان دەدا تا ئەندازەیەک داوای بیمەی بەکاریشیان دەکرد خەڵکەکە بەڵام بەدەلێو کە ئەمە بە شێوەیەکیەوە زۆر سیاسی نەبووین ڕاستەکەی نەمان دەزانی بە چۆن چی بکەین هەتا بۆی کە ئەو بێتە دەستکەوتێکی گەورە بۆمان درستە لەو سەرەتانەدا جەمعیەتەکان شکڵ دەگرن و بەڕێستان لەگەڵ جەمعیەتەکان کارت کردووە ئەو جەمعیەتانە چۆن شکڵیان گرت و ئەرشی جەمعیەتەکان چ بوون بە شێوەیەکی بەرچاو کاکەم ڕۆژی بەبیرم بوو برایە گەورەکەم لە شاری هاتەوە لە نێو بازار هاتەوە شتی زەحمیەت تێک بێتە دۆ دەماعەتێکی لێن پیان دەڵێن کۆمۆنیست و لە خواپەرست و ناڵامچی و بەڵام ئەوانە دفاعالێک لە کار و زەحمەت کێش دەکەن ئەمنی زۆر بە زمانێکی سادەکەم کاکەەوە شوێنەکان لە شوێیە هیلەکە بیمارستانیە ئەمنی ڕۆیشتم بۆیە ئەگەر چوون بۆیە یادی بەخێر سلێمان قاسمیانی کە ئێستا لە ئیتوبوریە لە سوێد دەژیت لەگەڵ تعدادێکی کە لەوە بوون ئەوانە سڵاوتون و چاکیم لەگەڵ کردن و دەفتەرەکەتانە کوتی بەڵێ برێگە شتیان لێوەدانا بوو کتێبوشتیان لێوەدانا بوودیان فرێگە تاوان بە کتێبەکانکە و کیان ساوارە تێکم کەمێک حاڵی دەبم کتێبێکی مەڵگرت بە نێوی چێ ڕێچەیشکان ئیتر هەر ئەوەندە بوو بە دوای ئەوەیدا وا بڵاو بۆ کە نێوی کۆمەڵە بڵاو بۆ لە وڵاتیدا مەسەلەن دەبێتیکان هەڵدات نەخایبانە دوو محلیم هەبوون بە نێوی مادیدی تایری و ئەمدەری تایری کە داهاتن بۆ تەرژێ بۆ تەزاوراتی هەموو خەڵک تایان بکرێت قامتیان بۆ ڕادەگرت ناو ئەو کۆمونیستەکانن ئەوانەوە خوای ناپەرستن بەڵام زۆر ئینسانێکی باشن خولاسە لەوەیدا دوم زۆر پەیدا بوو ئەو دەروردە دەیوید وردە شور و شۆقێکی ئینقلابی بە خەڵک پەیدادا حیزبەکان دانیش خوانوە دەرخەن مەسەلەن حیزب دیموکرات خۆی ئاشکرا دەکرد ولو لا تبلیغاتی بخۆی دەکات دەیانگوت حیزبی دیموکرات بەڵام ئەمە نەمانەزانێت حیزب دیموکرات چن زۆرتر ئەمان حد لە دێهاتی دی بوو من پێشمەرگە دەهاتن بۆ منتەقەی ئێمە باسی کۆڵی بەدەلیلی شاخاوی و ئەوانەی بەڵام پێشمەرگان بە شێوەیەکی خراپ بۆ خەڵک معرەفی کرد بوو بە شێوەیەکی چەتە و نازانم چی و ئەبۆ شێوانە دا لەو دەمەیدا بوو کە خەڵک بەتایبەت ئەو هێزە سیاسیانە دەیانەوێت خوان بنوێنن زەحمیەت داهات لە بازار خەڵکیان ڕوون دەکردەوە کە بابە ئەمە دەمانەوێ بۆ خۆمان شتێک دانێن حاکمیت بەڕێوە برێن هیچی دیکە زۆرمان لێ نەکرێت لە محلەکاندا هەتا ئەگە بکرێ شۆڕا پێک بێنین لە شوێنەکانی دیکە کارەکان بەدەستی خۆمان بەڕێوە برین جمهوری ئیسلامیش خەڵکێکی دیکەشی زۆر تێدا بوو کە هەر بەهاتنەوەی خۆمەنی کە دەیگوت ئاب و بەرق مەرجاری و نازانم تانە فڵان ئیتر خەڵکەکە تاماوەیەک تووشی سەر لە شێوای بوو ڕاستەکە لە وەڵەکانیدا کاکەریم بە نەزەری من راپەڕینێکی زۆر زووترەز بوو یعنی خەڵک بە ئاگاهی ئەوان نەکرد بەڵام هەر چۆنێکی بێ خەڵک لەو بینەدا دەهاتنە مەیدانەوە کاروباری خۆیان دەکرد منیش یەکێک لەو کەسانە بووم کە باوەڕکە دەتوانم بڵێم هێتا زۆر ڕفیقشم هەرماون لەو شوێنانەدا ناوێم نێوێن بێنم بەڵام ئەمە ئەرچێکی زۆر گەورەمان لەسەر شانێ بوو بەتایبەت کە خەڵک پێکەوە بە شەڕ داهاتن یانی گەرانێکیان دەبوو یا مەسەل هەتا بۆ ماوەیەکی بیمارستانێکیان لە سەردەشی دانابوو بیمارستانە دکتۆر ڕەحیم سەرپەرستی دەکرد خەڵکیش کەم دەرامەت بوون داهاتن ئەمە نامەمان بۆ دەنووسین کە فڵان کەس ئەوە دەرامەدی نییە داوا لە دکتوری دەکەین کە پوڵی دەرمان و شتەکەی لێ وەرنەگرێت ئیتر بەو شێوە دەمانتوانیمان کە
یارمەتی خەڵکی بکەین. هاوکات لەگەڵ جەمعیەتەکان و پەرەسەندنی و دواتریش بێگومان شۆڕای شارەکان لە هەندێک شوێن و لە هەندێک شارەکان تشکیل دەبن و هەر لەو سەرودەمەشدا بە دوایەوەدا کۆمەڵە خۆی ئالەنی دەکاتەوە و فعالیەتی ئالەنی دەست پێ دەکات. بەڵام تاو جگەیە کە من ئاگادار بم لە منتقەی سەردەشت و شتە حوزوری کۆمەڵە بەنسبەت منتقەکانی دیکە وەکو بەشی جنوب وەکو شاری سنە و کامیاران و سەقز و مەریوانەوانە کەمتر بوو. لەوێ لەو سەرودەمەدا چۆن بوو کە بەڕێستان لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبن لە سوورەتێکدا کە حوزوری حزبی دەموکرات بێگومان بەرچاوترە لەو کاتانەدا لێ؟ بەڵێ کاکەریم و پرسیارێکی زۆر بەجێیە. من نەک هەرە من نەک ئەو یحدادانی کە لە منتقەی سەردەشت و ناوچەی سەر بوون بە پێشمەرگەی کۆمەڵە دەتوانم بڵێم سینگیان ماشەڵا وەک سێڵەی پانوا بوو دەبوو لە بەرابەر هەموو زۆر زۆرێکی دا ئێمە ڕابوەستین و بەتایبەت بیرباوەڕێکی تازەی کۆمەڵە کە هاتبۆ نێو منتقەیەوە مەسەلەن هەر بۆ نمونە لە باری فەرهەنگیەوە مەسەلەن لە دەچوێنێ شعارماندان ئێمە لە زۆر دەگان قسە و باز دەکرا ئەوە کە خەڵکان دەبێت بخۆیان بەڕێوە بەرز زەحمەتکێشان دەبێت لە بخۆیان یەک بگرن دەبێت دفاع لە خۆیان بکەن چی دیکە زۆر زۆری ئاغا و دەرە بگو ئەوانە قبول نەکەین و ئەو بیرباوەڕە تازە دیکە کە ئێمە بە هەر حاڵ شێوەیەکی بۆچوونێکی زیدی سوزانم مەذهبی لە منتقەدا پەیدا ببوو و ئەوە تەأثیری دانابوو لەسەر خەڵکێکی زۆر کە تەبلیغات بکەن حتا بەرحە لە ئەو کەسانەی کە نێوی سوسیالیزم بزانن یا هەتا نێوی کۆمونیزم بزانن یا نێوی کۆمونیست بزانن ئەوانە ئەو تەبلیغاتان لەلایەن خەڵکی دیکەشەوە بەتایبەت لەلایەن حزبی دیموکراتەوە زۆر دەکرا و بۆ ئاگاداریت ئێمە کە لەو سەردەمدا حزبی دیموکرات دەوێت خۆی معرفیکە کۆمەڵە زۆر کەم بوو لە منتقەیدا و ئەو کەمبوونەش تەأثیری ئەوە بوو کە وەختی خۆی کە فعالیت های دۆرا دۆر کرابوو بە خۆ دەزان حزبی دیموکرات ئەو منتقە کۆنە ساڵی بوو وەکو پیرانشار و سەردەشت و ئەوانە کادرەکانی لەوێ گەورە و لەوێدا گەورە بوون هەر بۆ نمونە وەکو پێش و باسییان دەکرد یا مەلا ئاوارە یا مەسەلەن حەسەنی ڕستگار یا کەسانێکی دیکە دەبوو لە بەرابەر ئەوانە دامەزە پە بگرین مەسەلەن زۆر دار بە منیان دەگوت ئەوە مقرات حزب دیموکرات لەوێ بۆ نابی بە حزب دیموکرات یا مەسەلەن فلان جگە لەوێ بۆ نابی بۆ فلان شتا ئەمریش لەسەر ئەو بیرم دەکردەوە کەم بۆ خۆم دەبێت تەسمیمی خۆم بگرم نامەوە دوا کەسێکی کەوم کە نەزانم چییە یا ڕستەکەی چییە بە تایبەتی کە خانەوەدەی ئێمە خانەوەدەکی زەحمەت کێش بوو هەمێشە بۆ چوونی منەوە بۆ کە لەگەڵ ئەو کەسانە بم کە زەحمەت کێشن و زوڵمیان لێکراوە و داهێ بۆ خۆیان ڕزگارکرد نەک بۆ ئەوانەیە کە لە پێشیشدا بەسەرماندا زاڵ بن هەر زاڵ بن هەتا واتە پێشەوە شەڕی ئاغا و ئەوانە ساز بوو لە منتقەیدا بەتایبەت کە کۆمەڵە لەو بەینەدا ئاشکرا بوو نەخشی زۆر مهمی هەبوو لە بەرابەر جەفەگیری لە بەر ئاغاکاندا لە بەرابەر کۆنە داستەکانی زمانی شایدا کە سەریان هەڵدایەوە لە نێو حزب دیموکراتدا دی خۆیان دەگرتەوە تا ئێرە بەنظەرمی بەسە بەڵام باز ئەمە دەتوانم زۆرترش قسە بکەم ئەگەر پرسیارەتەیە. بەڵام پێم خۆشە هەر لەو بابەتەوە ئەوەی کە دیارە باسکرا دەور و نەخشی کۆمەڵە لەو کاتاندا و لە سەرتای سەرهەڵدانیدا وەکو جریانیشی تازە بەتایبەت لە منتقەی سەردەشت و پیرانشاروانە کەمە بەڵام ئەمسالی ئێوەمانان زۆر زوو لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبن بە کۆمەڵە پەیوەست دەبن و نەخشی بە سزاش دەبینن پێم خۆشەکە لە بابەتە و ئاستەنگانی کە لەو منتقەی لە سەرتاکانەوە لە بەردەمی ئێوە وەکو کۆمەڵە بوو چی بوونە و ئاستەنگانە زیاتر بە زۆری؟ کاکەریم شتی زۆر مثبەتی هەبوو کۆمەڵە هەر ئەوەی کە سادق و پاک بوون لەگەڵ یەکتری ئەوە یەکێک لە هەرە لەباری فەرهەنگیەوە فەرهەنگێکی پێشکەوتوو هاتە نێو خەڵکی بەنێوی کۆمەڵە نێو خەڵکی دابڵاو بووە ئەو فەرهەنگە پێشکەوتووە بڵین چی بوو هەر ئەوە کە ئەگەر لە ماڵەدا مەسەلەن تەقسیماتێک دەکرێت لە بینی خانەوادەدا خوشک و برا مساوی بن یا مەسەلەن ئەگەر حقوقێک دەبێت بۆ کارگەرێکی ئەو حقوقە دەبێت هەردووکیان بە یەکەوە وەری بگرن یان لە عینی حاڵدا ئەگەر سپاهی دانش عتانە بوو لە دیاتەکاندا کۆمەڵە بۆ خۆی سپاهی دانشی دادەنا و دەرسی دەگوت بە خەڵکێک کە لەو دەمەدا هیچ سپاهی دانشێک نەبوو هیچ حقوقی نەبوو بۆ معلیمان نەیدەهێش منداڵەکان لە دیاتەکانی وەکو سیسێر و مەسەلەن هەڵوێ ئەو دیاتانە خەڵک بێسەوات بمێنەوە مەدرسەکان دابخرێن و ئەوانە هەموو تەأسیریان هەبوو لەسەرەوە کە خەڵکێکی زۆر لەو بابەتەوە لە سیاسەت و بۆچوونی کۆمەڵە حاڵی بێت کە کۆمەڵە دەیهەوێ شتێکی تازە بێنێتە نێو خەڵکەکەیەوە و ئەو خەڵکی فێری فەرهەنگێکی تازە بکات هەر بۆ نمونە مەسەلەی
ژنبەژنە لە نێو خەڵکەکەیدا تەبلیغاتێکی وا دەکرا کە نابێت لەوە بوولاوە شتێکی ئاوە لە نێو خەڵکیدا بکرێت نابێت مەسەلەن منداڵەکەی چکۆڵە لە سەرپشی لانکە لە کابرایکی مارە بکرێت مەسەل لەو بابەتەیەوە نەخشی بەرچاوی کۆمەڵ زۆر حتا ئێمە لە زۆر جار ئەگەر پێش ئەگەر شعارشت داهاتنە پێشەوە زەحمەتکێشان خۆتان سەگدار بە خۆتان ڕزگارکەن یعنی ئەوە شعارێک بوو کە لە نێو کۆمەڵەدا لە نێو خەڵکیدا بە تایبەت دەنگی دەدایەوە ئێمە کە دەڵێن کەمبووین دروستە و پرسیارە ئێمە بەبیرمە لە هەموو منتقەی سەردەشت بە تعداد مثلەن 50 نەفرێک نەدەبووینەوە دەمی بەڵام حیزبی دیموکرات 800 نەفەر سەگداری هەبوو لەو منتقەیدا زۆر کار هەبوو ئەمە بۆمان نەدەکرا لێمان تێک دەچەوە بەرحاڵ من نامەوێت لەسەر ئەو مەسەلە زۆر بڕۆم بەڵام ئەگەر لەسەری بڕۆم زۆر شتم پێە بەرحاڵ ئەو شتانە هەبوون بەڵام دەتوانم ئەوە ثابت کەم کە بیر و باوەڕێکی تازەی کە کۆمەڵە هێنابوویە ناو خەڵکەوە ئەو ئەهدافەی کە دانەدانە کۆمەڵە بەو ئەبزارە مەسەل لەعبوو کە دەبێ زەحمەتکێشان لە دەوریە کۆبنەوە شورا پێک بێنن خۆیان ڕزگارکەن حتا لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا مقاوم و محکەم دەبێ ڕاوەستن ئەو بەعیز ببووەوە کە لە نێو خەڵکی فەقیر و هەژاردا کۆمەڵ ببێتە ستونێکی قوی بێگومان وایە لەو سەردەمی هێرشی ڕژیم یعنی لە هەردوو مەقتەعەکەدا چ لە سەرەتای هێرشەکەیدا و لە دوای 28 مرداد کە هێرش دەکاتەوە سەر کوردستان لەو کاتانە وەک بیرەوەری چ لە بیرە کاتێکە کۆمەڵە فەراخانێکی مەقاومەتێکی گشتی و فەراگیر دەدا لە سەرتاسەری کوردستان و ئەو مەقاومەتە زۆر زوو جواب دەداتەوە شکڵ دەگرێت کاکەریم هەروەکو باسمان کرد لە وەختی ئینقلابدا کە دەتوانم ێستا بڵم بەداخەوە خەڵک ئامادەی ئەو شتانەی نەبوو بە تایبەت کە جەمهوری ئیسلامی حملە کرد و کۆمەڵە بڕیاری ئەوەیدا کە ئێمە مقاومەت دەکەین لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا زۆربەی هێزەکانی دیکە بەو شوعرە ناڕەحەت بوون مەسەلەن خۆش باوەڕ بوون بە جەمهوری ئیسلامی پیان وانە بوو کە ئەسەن جەمهوری ئیسلامی ئاوا خۆی دەگرێتەوە پیان وانە بوو کە دەبێت مقاومەتی ئاوادانە لە بەرابەریدا بکرێت هەر بۆ نمونە سەربازەکان ئەو دەم لە مقاومەتی وڵاتکە دایانەویست تەسلیم بن کۆمەڵە دەیگوت لیان گەڕێن بە ئەسلحەکانیان لە پایگاکانیاندا بەجێ بێڵن بخوایان خۆیان تەسلیمی خەڵکەکەن بەڵام حیزبی دیموکرات دەیگوت ناوە فەقیر و نازانم چی و بابچین بە دواندا نانی بۆ دەبرن و دەهێنانەوە لە حاڵێک ئەوە شتێکی زۆر غەڵەت بوو دەبوو کە ڕاست دەبوو ئەسلحەکان بەجێهێش با و خەڵکی بە ئەسلحەکەی هێنابانایەوە یا ئەو مقاومەتانی کە کۆمەڵە لە بەرابەر ئێمە خۆشەرمان هەر بە تایبەتی لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا نەبوو کاکەریم باوەڕ کە ئەو تعداد پێشمەرگەی کە لە ناوچەی سەردەشت دەتوانم بڵێم هەموو وەک ئاسەر فەڕەنسەوا بوو دەبوو هەموو کارێکی بکە لە بەرابەر خەباتدا لە بەرابەر مزایدیندا لە بەرابەر پەیکاردا دەبوو لە بەرابەری هەمووی ئەوانەدا لە بەرابەر کۆنەپەرستانی محەلی کە چیان بە کۆمەڵە دەگوت دەبوو لە بەرابەری هەمووی ئەوانەدا مقاومەت کە دا بۆیە دەڵم ئەو تعداد پێشمەرگەی کە لە ناوچەی سەردەشت و ئەو مەرزەبوون دەتوانم بڵم دووبارە هەزار ئافرین بۆیان کە لە وەختی خۆیدا مقاومەتیان کرد و کۆمەڵەیان پارەد و کۆمەڵیان کرد بەو کۆمەڵێکی تا ئێستاش هەر هەیە و هەر دەشبێ زۆر ڕاستە کاک عەلی لە کەنجیەوە ڕەسمەن بوو بە کۆمەڵەوە پەیوەست بوو کاکەیم تا ببێنین بێ من پێم وایە لە زستانی 58 بووم بە پێشمەرگەی کۆمەڵەوە بە کۆمەڵەوە پەیوەست بووم پێشتریش هەر وەک هەواداری کۆمەڵە بووم بەڵام ئەوڵدار بۆ ماوەی ساڵێک پێش دوم بژ یعنی ئەوە ئێستا کۆمەڵە بە تەواوی مەسەلەح نەبوو کە ئەمن ئیرتباطی مەخفی و تشکیلاتیم لەگەڵ کۆمەڵ هەبوو و بە تایبەتی یادی بەخێر سلێمانی ڕەحیمی لەواوان مەسئول مقر بوو دیاتێکی منتخەی سەردەشتەیە ئەمن زۆر جار دەچوون بۆ کنی و حتا نارنجەک و سوزانم تەقەمەنی و باڵتۆ شتم دەبر لەوێ تەحویلی ئەوم دەدان و برایەکیشی هەبوو بە نێوی زەحفەری کوورنژات ئەوی لە سەردەشتێ پایگاشی لێ و پیان و پایگای گردەسووری قولێک دەسووری ئەویش لەوێ ئەفسەر وەزیفە بوو دا ئەمن زۆر بە منی دەگوت ئەگە براکە مدی سڵای گەیەن ئەویش نەدەێوران لەبەر خەڵکی ئێستا بە تەواوی هەموو شتێک تەواو نەبوو لەو تەریقەوە لەگەڵ وێژەر ئاشنایەتیم هەبوو بەڵام ئاشنایەتەکەم لەگەڵ زۆر نەبوو بەڵام بە تایبەتی تا تقریبا چەند مانجێکی بمێنەوە کە شارەکان بگیرێنەوە دومبەشیەوە دەستی پێکرا ئەمن هەر ئەو دەمە من بووم بە پێشمەرگە لە دەورانی پێشمەرگایەتیدا بێگومان زۆر شت ڕوو دەداوە ئەو سەردەما سەردەمێکی جۆرێک
زێڕینە لە سەردەمی پێشمەرگایەتیدا بە دلیلەوەی کە هەم ئەرکوکاریشی زۆر هەم ڕوودەڕوو لەگەڵ دوژمنێکی داگیرکەری وەکو کۆماری ئیسلامی و هێرشێکی بەربڵاوی ڕژیم بەرەو ڕوون و هەم زۆر بەداخەوەم لە مەقطع زەمانیەکدا شەڕی ناوخۆی لەگەڵ حزب دموکرات ئەوە شەرایەتێکی زۆر فەوقولعادەتری خولخاندە بوو. لەو بوارانەدا چیت هەیە بۆ وتن لە ئەرکوکاری پێشمەرگایەتی خۆتدا وەکو تەجروبە و ئەزموونی خۆت؟ بەڵێ کاکەرێم تەجروبیا زۆرە. من دەتوانم بڵێم کۆمەڵە وەکو وەختێک پێم نایە ناو کۆمەڵەوە و لەگەڵ سیاست و کۆمەڵە تا ئەندازەیەکی ئاشنا بووم و بخۆشم حەولی وەم دەدا کە شت فێر بم. بۆ من وەک دانشگایەک وا بوو، ڕۆژ بۆ ڕۆژێ بۆ من تەجروبەم داتە دەست، ڕۆژ بە ڕۆژێ شت فێر دەبووم. هەر لە ئەوڵەکانەوە کە لەگەڵ وەکو پێشمەرگەیەکی مستەلع لەگەڵ هاوڕیانی کۆمەڵە ئاشنا بووم و بەتایبەت لە پەلی شەهیدانی بەردەستوودا سازماندەی کراین و دەماعەتێک لە ئالانی ڕەواهاتن بۆ منتەقەی سەردەشت و لە نێو شاری سەردەشت ئەمە قڕماندانا و لە ئاخرەکەیدا کە سەردەشت وای لێهات لە چوارسپەلەوە مەعاسرە کرا، بۆمباران کرا و شار چۆل بوو ئەوانە و ئێمەش شارمان بەدەهێشت لە دیهاتەکانی کە دەستمان کرد بە فکار و فعالیەتی. من وەکو پێشمەرگە هەر لە ئەو ڕۆژەکانی ڕاکە چوومە ناو کۆمەڵەوە خۆشبەختانە بۆ ڕێفیقەکان ئینسانێکی بەجێ بووم، یعنی ئەگەر تعریف بکەم نازانم بڵێم چی ڕاستی کاکەریم، بەڵام بەرحاڵ بووم بە مەسوول تەدارکاتی مقڕ و لەو بابەتەیەوە کە هەچی کاریش کە لە دەستماندا دەمان کرد ماوەیەکیش تقریبان بۆ 7 مانگێکیش وەختێک ناوەندی خۆمان بۆ کام بوو و تەشکیلاتی ناوتەی سەردەشت ئەمیان انتخاب کرد چوون بۆ ماوەیەکیش لەوێ لە پارێزگاری کۆمیتە مەرکەزی بووم و یادی بەخێر هاوڕێ دکتۆر جەعفەری شەفیعی ئەمە نزیکترین ڕەفیقم ئەو بوو کە ئەمنی زۆری فێری زۆر شت کرد و لە عینی حاڵیشە بۆ خۆشم باوەڕم بەوە هەبوو کە دەبێت لە بەرابەر دژمنێکی هاری وەکو دەموری ئیسلامیدا بە چنگ و بەنینۆک و بە هەرچی لەستمان بێمە مەقاومت بکەین. دایتر ئەوە تەئسیری دانابوو کە لەگەڵ ئەو هاوڕێیانەیە کە لەگەڵم بوون بەتایبەت پەلی شەیدانی بەردەستوور یا هێزی کرێکار ئەوە شوێنانەی کە کۆمیتە ناوتە لازمی بوو منیستێرا سازماندەی کرد تا ئەو جگای کە توانیمە هەموو وەزیفەکانی کە پێم سپێدراون بە تەواوی بەڕێوەمەوە بردوون. بۆشم مەهم نەبوو کە مەسەلەن پێشمەرگە لەکوێ پێویستە یا لەکوێ لازمە کە شەڕ بکەی، لەکوێ پێویستە نەیکەی، لەکوێ پێویستە سازماندەهی بی. لە هەموو ئەو کارانەدا کار و فعالیەتم کردووە و دەتوانم بڵێم لەسەر خانەوادەی خۆشمان تەئسیرم هەبوو و توانیومە لە خانەوادەی خۆشمان برا و خوشکی خۆشم هەر بێنم بۆ ناوڕزی کۆمەڵەوە. بێگومان وایە لە سەردەمی پێشمەرگایەتیدا بێگومان لە دەرگیری و شتدا بەشدار بوویت و تەجروبەی شەڕ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزی دوژمنت هەیە. وەکو بیرەوەری خۆشترین یان ناخۆشترین ڕوودا و لە کاتی دەرگیریەکاندا بۆ بەڕێستان چی نەگەر یەکدوانێک باس بکە؟ کاکەریم لە پێشدا ئەگەر خۆشیەکانی باسکەی بیرار هەموو خۆشێک ناخۆشێکیشی بەدواوەیە. ئەمە لە پێشدا خۆشیەکانی باز دەکەم. ئەو دەم کە شارەکان بەدەست پێشمەرگەوە بوون، ئەو دەم کە بەرحاڵ ماشینمان هەبوون دەگەڕاین بە نێو شارەکاندا بڵێن لەمەها لە دەوروبەری بۆکان و عادی کەند و لێوەرا بۆ سەردەشت و بۆ سیسێر و بۆ دیاتانە ئەگەر شعارمان دەبتن لەسەر ماشینەکان وەیە دەماگوت هەستن ئەی هۆزی بەژمەیرێتان دیلانی برسێتی دنیا. خلاص ئەو شعارە ئینتەرناسیۆناڵەمان دەبوو خەڵک دەهاتنە خەیابانێ و مەسەلەن دەماگوت دەسەڵاتدار ڕزگارمان ناکە، نە شێخ نە ئاسمان، با خۆمان بۆ ڕزگاری ڕابین ئەی خێڵی بەرهەمهێنەران. ئەو شعارە کە خەڵکێک جوان لێ دەبوو جوان ڕادەگە کە ئەو پێشمەرگەی کۆمەڵن بۆ ئەو شعارانە دەڵێن، یا مەسەلەن زۆر کەس حەبەسا دەبوون چۆن کەس ڕزگارمان ناکە. دەبوو ئەگەر چوینە ماڵان ئەو شعارانە تەضیع دەینەوە، ئاخر خۆمان بەرزی خۆمان دەبێ خۆمان ڕزگارکەین کاکەریم. یعنی لەلاشەوە مەسەلە هێزی دیکە بوون مەسەلەن داگوت لێرە لە تارنمک پەروانە دێ بۆ شایی، ئەوە شعاری هێزی بەرامبەر ئێمە بوو، ئەوەی کە شعاری ئێمە بوو. جا چۆن لەو بینێدا ئەو دوانە وەکێکن وەکێک ناچنەوانە کاکەریان. جا بۆیە ئەبەوانە دیار بوون هەردێک پێشمەرگەی کۆمەڵی پەیدا ڕۆی بایە مەسەلەن بۆ مودێل ماڵەکاندا تەقسیم دەبووین دەولەی سیاسیمان دەکرد، دەولەی سیاسی ئێوە باسی ئەومان دەکرد کە حتا گەرە شەڕانی ئێران و عێراق پێک بات کە خەڵک نەچن بۆ سەربازی
جمهوری ئیسلامی بۆ ئەوەی نابێ خزمەتی پێ بکەیت ئەتا ئەو خەڵکانەیە کە جمهوری ئیسلامی بە زۆر چەکداری دەکردن بەرنامە بۆیان نەبوو سوخڕانیمان بۆ دەکرد لە مزگەوتەکاندا کە چەکەکانیان دانێن ئەوانە مەبنە ئاڵەتی دەستی جمهوری ئیسلامی وە لە عینی حاڵدا خاطرێکی خۆشم بۆیە کە لە جەلسەیەکدا بوون باسی ئەومان کرد تعدادێک کەس هاتبوون بۆ پێشمەرگایەتی وتم ماخۆ ئەوانە خۆ فەقیرانە شەوێ لە ماڵەکەی خۆیاندان ئەگە یەکێکی تەقیشیان لێ بکات خۆ هیچیان بۆ ناکرێت ئیتر وهات کە پیان دەی باشە با جەلسەیەک گرنگدانی چ بکەین تم وڵا دەبێ ئەوانە فێری ئێستا بکرێن ئیتر وای لێهات کە هەر ئەو سەردەم کۆمیتە ناوچە منیان کرد بە مەسئول و پیانە تۆ دەی باشە ئامۆزشت دیوە و سەربازیت کردەوە وانە ئامۆزشدا خۆشبەختانە چووم تقریبا مامەوەی 2 مانگ ڕۆژێ 2 ساعت 3 ساعت دەچووی ئامۆزشمان پێدان ئەو دەستە پێشمەرگەی ژن بۆ ئۆڵیزار لە منتقەی سەردەشێ چەکدار بوون منیشێک بە افتخاری خۆمی دەزانم کە ئەوە کارێکی گەورە بوو لە دەست ئێمە هاتوو بەدایبەت لە دەست کۆمەڵ هاتوو ئەوانە هاتنە نێوروزی خەباتەوە هەچەندکەوە ئیستراتیژێکی گەورەی کۆمەڵە بوو نەک بڵم هەری ناوچەی سەردەشت بەڵام ئەو خاترە بۆ من خاترێکی زۆر مهم بووە باقی شەڕەکانی خێش خۆشبەختانە من تا ئێستا لە زۆر شەڕ و عەمەلیاتیشدا بەرزاریم کردووە لە وەختی خۆیدا زارزار گولم بە پەنەدا هاتوون بەڵام من بریندار نەبووم وە زۆر ڕفیقی عەزیز و خۆشەویستیشم لەو جریانەدا لە دەست داون بەتایبەت حوسێن ئالان ئەحمەد ئالان هەروە بێتەوە شەید برامی گۆرانگان شەید جەلیل شەید ئەمیر بەداخەوە کە لە چۆمیدا خینکە ئاو بردی بداخە ینی زۆر زۆر ئینسانی بە ویژدانمان ئەمە زۆر ڕفیقم لە دەست داون زۆر جاری وا بووە بۆ هەمووان بە چاوێکی تیژبینەوە چاوم لە مەسەلەکە کردووە ئەوانە چۆندە فیداکارن لە خۆیان لە هیچ ئاگرێک خۆیان ناپارێزن ئاگرێک بۆ نمونە حیسابی ئەوە بکە لە پێدا پێم ئەمە لەمان ناوچەی سەردەشت ئەوەندە بووین بەڵام حیزب دیموکرات ئەوەندە بوو لە مزگەوتەکان کە سوخەڕانیمان دەکرد بڵنگۆکانیان لە قەتە دەکردین هەواداریمان دەگرت ئەشکەندەیان دەکرد هەر بەدرێ لەوەی کە کۆمەڵەیە توزانم هەرچی حەتی لە دەستیان هات لە سەردەمدا دەیان کرد لە ئەمە دەبوو لە بەرابەر هەمووی ئەوانەدا مقاومت بکەین بەغێر از مقاومت خۆیتی دیکەمان بەرز نەدەما ئەوە بەرنامەکانی ئێمە بۆ لە عینی حاڵیشتا خۆشم بە افتخار دەزانم کە ئەو دەم پێشمەرگەی کۆمەڵە بووم و الباز هەم دەڵێمەوە خاترەی ناخۆشیشمان زۆرم بە تایبەت خاترەی زۆر ناخۆش بە منەوە بوو کە زۆر بەداخەوە دەڵم کە دکتۆر جەعفەر لە دەریانی تەسەرفدا بەداخەوە تێدا ئەو بۆ من گەورەترین زۆر ناخۆش بووم و هەر هەمویان ناخۆش بوون بەڵام ئیترە دەوڵەمەرەوە باس بکەم دەنا ئیدیکەشم پێ بێگومان وایە بێگومان وایە بەڕێستان باسی و تاکتی کە شانازیەوەتان بووە ئەوەڵین دەستەی پێشمەرگەی ژنتان ئامۆزش داوە یان لە یەکەم دەور نەخشتان بۆ لە بارهێنانیاندا لە نەتیجەی ئەو ئامۆزشە دەور نەخشی ژنان بە دوای ئەو پۆلە چەکدار بوونەدا و باستابەکەی ئەگەر شتێکت هەیە بۆ وتن بەڵێ باستابەکەشیەوە بوو دۆدایدا و پێشمەرگان لەگەڵ هێزی نظامی و عیدی نظامی ئەو عیدای دەستەی سازماندەی کران و کاری فعالیەتی خۆیان دەکرد مەسەرەن لەگەڵ مەداعاتن بۆ کەمین شەڕیان دەکرد و زۆر بەداخەوە هێندێکیشیان شەهید بوون هەر لە دەریانی شەڕی ناوخۆی و جمهوری ئیسلامیدا و هێندێکیشیان ئێستا شەرماون و ئێستاش تعدادێکیان بە دەلیلی پەرژبڵاوبوون بۆ خۆ دەزانی شاید هەمویان یەخەت نەبن دنا هەرماون و هەر هەریش هەشن باستابەکەش زۆر جارەوە بوو کاکەریم لە دیاتەکانیدا کە دەچوین بۆ دەولە دادەنیشین تەبلیغاتمان دەکرد ئەمن کە دەستەی سازمان دەبووین بۆ خۆ مەسئولی نظامی دەستەی سازمان دەبوو ماوەی لە باسی کۆلەسا ئەوان تەبلیغاتی ژنانیان دەکرد مەسەلەن دەیانگوت ئێمەش وەکو پیاوانەوە تا کار دەکەین و ئێوەش دەتوانن لە نێو خەڵکی دیاتیدا قسان دەکەن ئێوە دەتوانن وەکو ئێمە هەستن دفاع لە خۆتان بکەن و تەکتان بەشانەوە بێشان بەشانی پیاوان دەتوانن بێن بۆ مبارزە باستابەکەیەوە بووە باسی ئەوم کردم وەختێک ژن چەکدار دەبێەوە دێتە ناو هێزی پێشمەرگەوە ڕسمەن کاردانەوەی کۆمەلگا چۆن دەبێت نسبەت بەو ڕووداوە بەرخوردی کۆمەلگا بە پێشمەرگەی ژن و هەتا لە ناو تەشکیلاتیدا لە ناو هێزی پێشمەرگەدا باستابەکەی چۆن بوو کاکەریم باستابیەوە بوو لە ئەوڵەکانیەوە خەڵک زۆر مخالفیەوە بوون کە مەسەلەن دەبی ئەمە دەتوینە ماڵێکی پێشمەرگەی کوڕ و کژ لە یەک دیودا دەخەوتین مەسەلەن بووان حەل نەدەبوو بەتایبەت تەبلیغاتی کۆنەپەرستیش کە مرەتەب لەسەر ئێمە هەر هەبوو بەڵام بەهۆی خۆڕاگری و مقاومەتی ئەو ژنانەی کە چەکدار بوونەوە لەگەڵ ئێمەوە ئەو شتانیان بەرپرسدایەوە کە بابەوە ئێمە پێشمەرگەی کۆمەڵە لە بابەتەوە زۆر بە شەرەف و زۆر بە ناموسن و ئێمە
مەسەلەمان ئەوە نیە چ دەکەین ئەمە لە بەرابەر دژمنێکی زۆر گەورەدا چەکمان داوەتە دەست و مبارزە دەکەین و ئەوە باعث بەوە دەبوو کە لە ئەو سیاسەتانە ئەو شتانەی تەبلیغاتە پروپاگەندانە زۆر شێکات خود بە خود پاشەکشەی پێ دەکرا بەڵام ئەو کە بڵێم نەبووە دەتوان بڵێم ئێستا شەر هەیە کاکەریم ڕاست زۆر ڕاستە بێگومان وایە دواتر چۆن دەبێت کە تەسمیم دەگری ڕووبکەیتە وڵاتانی دەرەوە کاکەریم هاتنی دەرەوە بەدەست خۆم نەبوو ڕاستیەکەی من ماوە 2 ساڵ بوو بەدەست لاق ئێشە و پشتێشە ئەوانەوە دەمناڵان زۆر داریوە بوو چاک دەبوومەوە داریوا بوو چاک نەدەبوومەوە لە ئاخیرەکەیدا لەگەڵ کۆمیتە مەرکەزی باسم کە دەریان شیاوان شتیان دەنێرین بۆ ئوروپا و بەڵام بەداخەوە دەمداڕی ئوروپا قەت بوو لە تەریق مەرزی تورکیەوە ئێمە ڕەوانەی تورکیەکراین هەتەن بەدڵی خۆم نەبوو بەڵام بەرحاڵ وای لات کە بڕۆین بۆ ئەوێ باسی چونت بۆ ئوروپا و چۆنیەتی دەست پێکردنی ژیان لە ئوروپا بکەین ئەو ئاستەنگ و مشکلاتانی کە سەرتاکان لەسەر ڕێگادا بوون چی بوون تا ئەوەی کە دەتوانیت جێی خۆت بکەیەوە لەگەڵ ژیانێکی ئاسایی ئەوێ تێکەڵبیت کاکەریم مشکلاتی ئێمە لە سەرتاوە کە هاتین بۆ باسی تورکیای ناکەم فقط باسی سوێدێ دەکەم ئەوە بوو کە ئێمە بە دلیلی خوێندەواری کەم و حتا ئەلفوبای لاتینیمان نەدەزانی بۆ من لە شرایطەکانی ئەولا زۆر سەخت بوو تا فێری زمان بووینەوە تا کلێن بەڵەت بووین و توزانم دەرەکی ئەو دەمێژ خەڵکێکی زۆر لە وڵاتان نەبوو لە یارمەتیمان دەکا یا عەڵی حیسابێک بەڕاستی بۆ من لە ساڵەکانی ئەوڵە هەر شتێک بوو کە ئەوە کە گیانمان لە خەتەردا نەبوو دەنا بەڕاستی لە ساڵەکانی ئەوڵەوە ناخۆش بوو بەڵامی تر وردە بەوەی کە فشارمان بۆ خۆمان هێنا وردە و دەفێری زمان بین و چین بۆ سوسیال و بۆ فڵاندێ و کارێکمان پەیدا کردو ئەوانە لە وڵەکانی وڵات بۆمان سەخت بوو کاکەریم زۆر ڕاستە وەکو پیشە لەوێ کار و پیشەت چ بووە کاکەریم من بەهۆی یادی بەخێرەوە ئەحمەدی گەنجیەوە کە لێرە لە شرکەتێکی بیناسازیدا کاری دەکرد بۆیەوە لەگەڵ شرکەتەکە ئاشنای کردم و ئەمنێش چون قسەم لەگەڵکردن و تقریبن لە کاری ساختمانسازیەوە 22 ساڵە لەو شرکەتێدا کار دەکەم کارەکەشمان تعمیرگایە و ڕەنگە و چی پێ دەڵێن بە قەولی خۆمان هیچ لۆرینگە و ئەو کارانەیە کە لە کاری ساختمانی کاری خانوو بە کوردی هەرچی پێویستە کە دەبووە من ئەو کارانە بزانین داری وایە توزان ئێستا فێری زۆر شت بوو ملیانەوە دەتوانم وەکو ئێستاکارێک بۆ خۆم کارێ بکەم هەرچەند بۆ زمانەکەم بۆ سەخت بووە ئێساش بە تەواوی زۆر شتەیە نێوەکەی نازانم نێوی ماتریالەکان بە باشی نازانم بەڵام بەرحاڵ دەی خۆم کردوێتەوە لەگەڵ ئەو شرکەتەوە ئێستاش ئەوە تقریبان شاید 2 هەفتەیەکە کارە بکەم بازنەشەست بووم و لەوە بەو لاوە دێمە ماڵ خۆم هیوادارم کە ژیانی بازنشەستەجیشت هەر وەکو دەورانی ئاکتیڤی و چالاکیت هەر بە ساوی و سڵامەتی تێپەڕ بکەی و دەورانێکی خۆش بێت لە پێشی ڕووت لە کاتی کە لە دەرەوەدا دەنیشی وە هاوزەمان لەگەڵ ئەو پرۆسەی فێربوونی زمان و دەستپێکی کار و دابینکردنی ژیانی ڕۆژمەڕەت کار و چالاکی سیاسیشت هەر کردووە کەم و بیش ئەو زەمینانەی کە کاری چالشکەدا کراوە لە دەرەوەی وڵات چی بوون لە دەرەوە چی دەکرێت وەکو فعالیت سیاسی ئەگەر باس بکەین کاکەریم ڕاستی ئەمە لە دەرەوە وەکو لە زیندانێکی گەورە دابین یعنی ئەوەی کە لە دڵمدا و لە مێشکمدایە ئەمن دەتوانم بڵم زیندانیا نەمتوانیوە وەکو لەسەر منتەقەی خۆم لە دەی خۆم لە زادگای خۆم بەکاری بێنم لە نێو خەڵکیدا لێرە ئەو ئیسفادەی لێ بکرێت یعنی ئەم بەنزەری خۆم وا دەبینم بەڵام تاوجگای ئەو کارانەی کە لێرە ڕێگەم پێدراوە توانی وما کردبوون مەسەرەن بۆ نمونە بە تاقی تەنیا گەر فۆشتامایی بۆ 2 پەرچەم بەدەستەوە گرتو چۆن بۆ نێو شاری و لەگەڵ خەڵکی دیکە و هاوارم کردەوە نێوی کۆمەڵە و نێوی حیزبی کۆمۆنیستی پێوە بووە و لەو شارەی ئێمە بە کۆمەڵە دەناسن یعنی بە تایبەت دیسان ئەگە بڵێم شاید بڵێ تعریف بێت بەڵام ئەگە بڵێن لە ئیسکتونا چێ کۆمەڵەیە مەسەلەن دەڵێن عەلی سەردەشتیە و دەرودیرانێکی من خەڵکی شنۆ و منتقانن لە نێوانیدا گەرمگوڕ و بەرنامەی گەرمگوڕم و هەمووشیان دەمناستن و ارتباطی خۆششم لەگەڵیان هەیە و ئەو کارانی کە پێشمان پێدراون و ماوەی لە ئەوڵەکانیەوە یارمەتیشم کۆ دەکردەوە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەمدا بە هاوڕە حەمەی کەماڵی و لە دیرانی خۆمان زۆر داروە بۆ یارمەتیم کۆ کردوێتەوە داومە دەست یا
ئەو تەظاهوراتێک کە لە نێو شار کرابێت چووم و ئیمکانی نەبووە مەگەر هەر ئیمکانم نەبوو بێت دەنا چووم و لە عەوزەشدا کاروبارم دەتوانم بڵێم فعالانە کاروباری خۆم کردووە ئەو کە بە نەزەرم گەیشتووە یارمەتی ڕفیقەکانی خۆمانوە لە دەرەوە کردومە بە تایبەت ئەو کەسانەی کە پەنایەندە بوون تازە هاتوون بۆ سوێدێ لە ئیسکرتونا توانیومە ئەو کەسانێک کە دێن ئەوڵین کەس کەسم بە پیلیانەوە مەسەلەن کابرا مشکلاتێکی هەبووە مەسەلەن تلڤیزیۆنێکی بۆ نەکردراوە ماشێنی بۆ نەکردراوە بە دەلیلی ئەوەی کە کاری نەبووە یا مەسەلەن لەسەر سوسیال بوو هێندێک مەحدودیەتی هەبووە ئەمە چوو مەسئولیەتەکەی معاودە گرتووە و ئەو بابەتانیشەوە یارمەتی خەڵکیم زۆر کردووە لەبارەی کاروباری دیکەشەوە ئەتوانیومە خەڵکێکی زۆر فێری ڕاندەژی بکەم دیا لە کارەکەی خۆم مەسەلەن ژیوا زەحمەتکێشم فێری ڕاندەژی کردووە زۆربەی خەڵک هەر لەگەڕش خۆمان پێیان تەعجبەوە فڵان کەس چۆنە ماشێنی پێیە ینی لەو بابەتانە ئەو هونەرێکە بۆ خۆم هەموو و ئیستیفادەم لێ کردووە توانیوە بە خەڵکیشی فێرکەم زۆر باش ئەگەر تۆزێک خصوصیتر باسی ژیانی خۆت بکەین لە هیچ کۆدا ئاماژەت بەوە نەکرد کە ژیانی هاوسەریت پێکەناوە یا نا یا ئەگەر پێکرد هێناوە منداڵشتت هەیە بەڵێ کاکەری من لە ساڵی 1966 لە هەر لە عێراق ژیانی هاوسەرگیریم پێکەنا لەگەڵ هاوڕێ ئەختەری تاڵ لەوێ پێکەوە ژیانمان کردووە هاتینە تورکیا و دوو منداڵیشمان نەبوو پێکەوە تا ساڵی 99 ئێرە لەو دەمجیا بووینەوە و دوو منداڵیشمانی یەکیان 30 ساڵێکیان 28 ساڵ و دووتی زۆر خۆشویستیشی من زۆرشم خۆش دەوێن بە دوایدا کە لەگەڵ ئەوەش بەهۆی مشکلاتێک جیا بووینەوە لەگەڵ کەسێکی دیکە بنەوی خونچە زەماوەندم کردەوە ئێستا لەگەڵ میدەژیم دوای ژیانێکی پڕ لە شادی خۆشتان بۆ دەخوازم من وابزانم گەشتوینە کۆتایی بەرنامە و پرسیارێکی زۆر تایبەترم نەماوە ئەگەر بە کورتی بڵێ لە ژیانی ئێستای خۆت لە تاراوگە ڕازیت یان وڵای کاکەریم من ژیانی خۆم بۆ مهم نییە بەڵام ئەوەندەشتی خراپ دەبینم ئەوەندەشتی خراپ دەبینم مێشمان عەزاب دەدا مەسەلەن هەر بۆ نمونە خزمەت زەنگت بۆ دەدا قاتی قڕێ لە ئێرانێ نانگران بۆ فڵان گران بۆ فڵان شتە نییە یعنی ناتوانم بڵێم بۆ وەقتیەوە من لە ژیانی خۆم ڕازی بم بەڵێ من بەس بە حاڵی خۆم کاریشم کردو ئیمکاناتی ماڵی خۆشم هەیە بەڵام شتی دیکە شکەندەمان دەکات کاکەری زۆر ڕاست مەسەلەن بۆ نمونە ئەو شارێکە ئێستا ساز بووە لە وڵاتیدا چەند ساڵ سەری پێشتر ناوخۆشیانێکە گریبانگیری عالەم بۆ خەڵکێکی زۆر تێدا چوون هەمووی ئەوانە بێتەئسیر نییە لەسەر ژیانی ئێمە کاگەلی جا من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتاییدا شتێکت هەیە ڕوو بە بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە باسی بکەی و ئاماژەمان پێ نەکردو بۆ خۆت بە زەروری دەزانی فەرمو و دواتر بەیەکەوە ماڵاوایی لە بینەران دەکەی کاکەریم جان دووبارە دەستی ماندوونموویتان دەگوشم زۆر سپاس بۆ ئێوە بۆ داوتێکە منتان کردووە هیوادارم تاودێکی توانی بێتم سەباسەکانم گەیان بێت زۆر سپاس بۆ بەڕێزشتان ئازیزان و خۆشەویستان ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا وتوێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ عەلی عەبدوڵڵاپور ناسراو بە کاک عەلی سەردەشتی بەو هیوای کا جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەشتنەوەمان لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران شاد و بەختەوە بژین لامري بيردا يدلالي امي بوردني لامري لامري بيردا يدلالي امي بوردني لامري دنيا يجيني بوخجارة وداناني كومل غيبتن دنيا يجيني بوخجارة وداناني كومل غيبتن راجي زداري لريشة دبيني دوي أزادي قلمانة تاني راجي زداري لريشة دبيني